ئێمە وەکو کارمەندانی شەهید دکتۆر کاوە لە ئیستیشاریەکەی ناوشاری کۆیە دەواممان دەکەین لەسەرەوەش کە مەسەلەن ئێمە ئستعدادی هەموو نەخۆشێکمان کردیا نەخۆشی خۆمان زۆر بە مەزبوطیش بەڕێ دەکەین لە کاتژمێر 8:30 تا 11 شەو بەس لەسەر ئەمەشەوە حکوومەتی هەرێم ینی بژێوی ژیانمان دابین ناکە بژێوی ژیانی مەتیا هێنیە موچەکەیە ئێستا بەعام هەموو میلەت مەغدورە ینی هیچ کەسێک نییە لە مارە خێزان نەبێ ساحێب تەڵەبەن ساحێب نەخۆشین داواکارین لە حکوومەتی هەرێم کە ئێستا گوێ لە هەموو میلەت ڕابگرێ کە موچە و معاشی هەموو میلەت بدە. ئێمە سندیکای کارمەندانی تەندروستی لەگەڵ کارمەندانی خۆمانداین پێمان گوتون بەیانیش لەگەڵیان دانیشتوین وەک ئیشێکی ئینسانی قوبوڵمان نەبووە کە خەڵکی ئەم شارە بێتە تەواریەکەی حادیسەیەک بێ یا بەرکەوتەی گولەیەک یان داعمێکی سیارە بێ ئیشیان بۆ نەکەین ئێمە زەمێریان وەک کارمەندانی تەندروستی مرتاح نەبووین کام قەرارە بدەین ئەوانش بەجێبێرین ئێستا بەس ئەوانە تیمارەکەین ئەو جۆرە حاڵەتانە بەڵام ئەگەر لە 48 ساعتی جوابمان نەدرێتەوە لەلایەن حکوومەتەوە موچەکەیان بۆ دابین نەکرێ ناچارین ناوەندەکانی تەندروستی لە هەموو شوێنەکان بەجێبێرین.